سڵاوتان لێبێ بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێی ئابووری هاتوونێتە خزمەتان لە جیهانەوە تا کوردستان هاوکات تەوەرێکی تایبەتیشمان لەسەر دۆخی وزە لە هەرێمی کوردستان و دەراویشتەکانی لەسەر ئابووری هەرێمی کوردستان ئامادە کردووە. سەرەتا لە هەواڵەکانەوە رووسیا هەموو کارێکی پێویست دەکات بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی. کۆتەبێژی کرملێن دمیتری پێسکۆڤ ئاماژەی بەوە کرد کە سزانوەکانی ئەمریکا بە نایاسایی و هەنگاوێکی بێئومێدانە دەبینین و گوتی کەس لەو گومانەدا نەبێت کە رووسیا هەموو هەنگاوێک دەگرێتە بەر بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی. لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەنووسان دمیتری پێسکۆڤ باسی لەو پرۆژە یاسایە کرد کە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ واژووی کردووە بۆ فراوانکردنی سزا ئابووریەکانی سەر رووسیا و ئێران و کۆریای باکوور. دمیتری پێسکۆڤ جەختی لەسەرەوە کردەوە سزانوەکانی ئەمریکا بە نایاسایی و هەنگاوێکی بێئومێدانە دەبینین و گوتی هەموو وڵاتان بە ئێرانیشەوە هەوڵی پاراستنی بەرژەوەندیەکانیان دەدەن بەرامبەر ئەم سزا نایاساییانە. بەڵام هەلیکار لە ئەمریکا بەرەوکرانەوەی زیاتر و فراوانبوون ئەڕوات. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئاشکرای کرد هەردوو کۆمپانیایی بەرهەمێنەری ژاپۆنی بواری ئۆتۆمبیل تۆیۆتا و مازدا بە بڕی ملیارێک و 600 ملیۆن دۆلار کارگەی بەستنی ئۆتۆمبیل لە وڵاتەکەیدا دادەمەزرێنن. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئاشکرای کرد هەردوو کۆمپانیایی بەرهەمێنەری ژاپۆنی بواری ئۆتۆمبیل تۆیۆتا و مازدا بە بڕی ملیارێک و 600 ملیۆن دۆلار کارگەی بەستنی ئۆتۆمبیل لە وڵاتەکەیدا دادەمەزرێنن. دۆناڵد ترامپ لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئاماژەی بەوە کردووە کە تۆیۆتا و مازدا کارگەیەکی هاوبەش لە ئەمریکادا دەمەزرێنن. ترامپ ڕایگەیاندووە تۆیۆتا و مازدا کارگەیەکی نوێ بە بڕی ملیارێک و 600 ملیۆن دۆلار لە ئەمریکادا دەمەزرێن و هەلیکار بۆ 4,000 هاوڵاتی ئەمریکی دەرەخسێنن. ئەمە وەبەرهێنانێکی ناوازەیە بۆ پیشەسازی لە ئەمریکا. ئەوکات سەرۆکی ئەمریکا ئەوەشی وەبیرهێنایەوە کە کۆمپانیای تایوانی بواری تەکنەلۆژیا فۆکسکۆن کارگەیەک بە بڕی 10 ملیارد دۆلار لە ئەمریکا دادەمەزرێنێت. نرخی نەوتی خاوی برند لە 52 دۆلار داماوەتەوە و نرخی بەرمیلێک نەوتی خاوی برند ماوەی 2 ڕۆژە بۆی زۆری ئاسی خستنە ڕووی نەوت لە بازاڕەکانی جیهاندا لە 52 دۆلار داماوەتەوە و سەر نەکەوتووە. کۆتاییافتە نرخی نەوتی برند بە 52 دۆلار و 20 سەنت دەستی پێکرد و بەرزترین ئاست بە درێژای دوێنێ کە تۆماری کردووە 52 دۆلار و 86 سەنت بووە. بەپێی دوامین ئاماژەکانی بازار نەوتی برند بە 51 دۆلار و 94 سەنت دەستی پێکرد و کاتژمێر و هاوکات 51 دۆلار و 85 سنتیش مامەڵەی پێوەکراوە. هاوکات نرخی نەوتی خاوی تەکساسیش 48 دۆلار و 90 سەنتە. بە گوێرەی وتەی شارەزای نرخی نەوتی برند لە سنووری 52 دۆلاردا دەمێنێتەوە بەپێی پێشبینیەکان. لە عێراق وەزارەتی دەرەوەی عێراق دەڵێت ئەو سامانەی عێراقمان گەڕاندەوە کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دەستی بەسەردا گیرابوو کە بڕەکەی 131 ملیۆن دۆلارە. وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاند وڵاتەکەی 131 ملیۆن دۆلاری لە نەتەوە یەکگرتووەکان وەرگرتووەتەوە کە دەگەڕێتەوە بۆ ڕژێمی پێشووی عێراق سەدام حوسێن سەرۆکاتی دەکرد لە میانەی بەرنامەی نەوت بەرامبەر بە خۆراک و دەرمان لەلایەن نەتەوە یەکگرتووەکانە دەستی بەسەردا گیرابوو. لە بەیاننامەیەکدا ئەحمەد جەمال وتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاندووە ئەو سامانەی عێراقمان گەڕاندەوە کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکان دەستی بەسەردا گیرابوو کە بڕەکەی 131 ملیۆن دۆلارە. هەروەها سووی پارەکە کە بۆ ماوەی 6 ساڵ ڕاشیگاندووە لە دوای دوو گەڕیدانووسان لەگەڵ سکرتاریەتی نەتەوە یەکگرتووەکان تایبەت بە تەواوکردنی مەرجەکانی سەر عێراق پەیوەست بە دەرچوونی لەژێر بەندی حوتام عێراق توانی ئەو پارانە بگەڕێنێتەوە. بەپێی بڕیارێکی نوێی دادگای نێوبژیوانی نێودوڵەتی لەندەن دەبێت حکومەتی هەرێم لە ماوەی 28 ڕۆژدا 14 ملیۆن دۆلار بدات بە دانەغاز و هاوبەشەکانی و لە سەدا 85 تێچووی ڕێوشوێنەکانی دادگاش بگرێتە ئەستۆی خۆی. کۆمپانیای داناغاز لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند دوێنێ دادگای لەندەن دوو بڕیاری لە دژی حکومەتی هەرێم دەرکردووە کە ئەوانیش بریتین لە یەکەم دەبێت حکومەتی هەرێم لە ماوەی 28 ڕۆژدا 14 ملیۆن و 48 هەزار و 485 دۆلار بداتە کۆمپانیای دانەغاز و هاوبەشەکانی لەگەڵ قازانجی بانکی بە ڕێژەی لە سەدا 2 لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکەەوە. دووەم دەبێت حکومەتی هەرێم تێچووی ڕێوشوێنەکانی دادگا بە ڕێژەی لە سەدا 85 بگرێتە ئەستۆ کە دەکاتە 522,337 دۆلار.
بەڵای دەچینە بڕگەی جیاواز لە هەواڵ بە پێی راپۆرتێکی ڕێکخراوی هاریکاری گەشەپێدانی ئابووری جیهانی وڵاتانی ئەسکەندەنافیا زۆرترین ڕێژەی دەستی کاریان لە کەرتی کار کۆ کردوێتەوە. ئەوەش کاریگەری گەورەی کردو سەر پێشکەشکردنی خزمەتگوزارە گشتیەکان کە حکوومەت پێشکەشی دەکات. بە پێی راپۆرتێکە نەرویج لە ترۆپکی ئەو وڵاتانەیە زۆرترین ڕێژەی دەستی کاری لە ناو کەرتی گشتیدایە کە دەکاتە لە سەدا 30 پاشان دانیمارک دێت ئەویش لە کاتێکدایە لە سەدا 50 لە پوین 3 کرێکار و بە پێچەوانە لە سەدا 50.3 ئەمریکان لە کەرتی گشتیدا کار دەکەن و لە ئاسیا شکۆریای باشوور لە سەدا 7.6 گرافیکێکمان لەو بارەیەوە ئامادەیە. بەڵێ بە پێی ئەم خشتەیە بێ نەرویج زۆرترین کرێکاری واتە لە چاو وڵاتەکانی تردا زۆرترین کرێکاری لە کەرتی گشتیدا ئەمەش کاریگەری گەورەی کردوتە سەر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لە وڵاتە کە دەکاتە لە سەدا 30.0. دوای ئەو وڵاتی دانیمارک دێت کە دەکاتە لە سەدا 29.1 و دوای ئەویش وڵاتی سویدێ کە دەکاتە لە سەدا 28.6. لە دوای ئەوە فنلەندا دێت لە سەدا 24.9 و فەڕەنسا 21.4 دواتریش کەنەدا لە سەدا 18.2 و دواتریش وڵاتی یۆنان دێت کە لە سەدا 18.0 و دواتریش بەریتانیا لە سەدا 16.4 ئەسپانیا لە سەدا 15.7 بەڵام ئەمریکا کەمترین ینی ڕێژەی کەمترین کرێکاری لە کەرتی گشتیدا کۆ کردوێتەوە زۆرترین کرێکاریشی لە کەرتی ینی هێزی کاری لە کەرتی تایبەتایەکە لە سەدا 13.6 ئیتالیا 12 دوای ئەمریکا ئیتالیایە لە سەدا 12.4 و ئەڵمانیا لە سەدا 2.6 کۆریای باشوور لە سەدا 7.6 یابان کەمترین کرێکاری واتە کەمترین کرێکار لە کەرتی حکومیدا کارەکەن لە یابان کە ئەکاتە لە سەدا 5.9 واتە یەکەم وڵات کە زۆرترین کرێکاری لە ناو کەرتی گشتیدایە نەرویجە لە چاو وڵاتەکانی تردا و کەمترین ینی کۆتا وڵاتیش کە یابانە کەمترین کرێکاری لە کەرتی گشتیە کارەکەن واتە کەرتی حکوومەت ئەوەی کە خزمەتگوزاری حکومی پێشکەشەکە و زۆرترین کرێکاری یابانی لە ناوکەرتی گشتیدان بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان کە ملیۆنێک و 400,000 کرێکار لە کەرتی گشتیە کارەکەن پێچوانیان وڵاتانە کەمترین خزمەتگوزاری گشتی پێشکەشەکرێت لە کەرتی گشتیدا بەڵام وڵاتان زۆرترین خزمەتگوزاری باش پێشکەشی هاوڵاتیەکانیان ئەکەن لە کەرتی گشتیدا. بەڵێ ئەمە بەرگەی جیاواز لە هەواڵ بوو. بەڵە بەڕێزان تەوەری ئەمڕۆمان تایبەت دەبێت بە پرسی وزە و دەرهاویشتەکانی بەدڵنیایی میوانێکی زۆر بەڕێزم لێرە بەڕێز دکتۆر شێرکۆت جەودەت مستەفا سەرۆکی لیژنی وزە لە پەرلەمانی کوردستان بەدڵنیاییەوە زانیاریکی باشمان پێدا بە ئێمە و ببینەکەن وەڵامی و پرسیارانەشمانداتەوە کە دەمێکە خەڵک بە شوێنیان ئەگەڕێ. کاکتۆر زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ژێرخان. ئەمڕۆ تەوەرەکەم کراوە ئەبێ لەسەر کەرتی وزە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە پێم خۆشە لە گەرمترین پرسە و دەست پێکەمەوەش پرسی داناغازە. دو هەمین بڕیاری داناغاز چۆن هەڵە سنگێنیت؟ بەناهی خۆی بەخشندەوە مهرەبان. داناغاز پێشەوەی بچینە سەر دوایین بڕیار لەسەر کەیسەکەی ئەبێ لە داناغاز تێبگەین کە بریتیە لە کۆکەرەوەی چەند کۆمپانیایەک مرکزی سەرەکییان لە ئەبوزەبیە لە ئیمارات و ئەم چەند کۆمپانیای زەبەلاح و گەورن دەیانەوترێ کۆمپانیای فرە نەتەوەی ئەمانە تا ئێستا چەند کەیسێکیان بردوێتەوە لە چەند وڵاتێک محتەریفن توانا و قودرەتێکی گەورەیان هەیە و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە پلەی یەکەمیە دووهەمن لە ئاستی گازی سروشتیە و بەرهێنا لە بواری گازی سروشتیە لەبەرەوە فرتوفێڵ و شێوازی کارکردن شارەزان و تەواو ئەتوانن گۆڵ بکەن لە وڵاتانی تر کەیسیان لە وڵاتی ئێران بردوێتەوە کەیسیان لە وڵاتی میسر بردوێتەوە ئەوە لە هەرێمی کوردستانیش ئەبنەوە. باش بەڵێ
لەبەرەوە ئەمەی کە ڕوویدا ئەوەیە کە ئەو گرێبەستەی 25 ساڵی کە کراوە لەگەڵ کۆمپانیای داناغاز بۆ ئەوە بووە کە سێکتەری گازی سروشتی و بە تایبەتی کێڵەکانی کۆرمۆر و چەمچەماڵ لەژێر تەکنیک و سەیتەرەی داناغازە بە عەقدی شەراکە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان و بەهێنانی تیا بکرێ و چەندین ئیلتیزاماتی زۆر لەسەر داناغاز دروست بووە هەروەکو چۆن لەسەر حکومەتی هەرێمی کوردستانیش دروست بووە تەفاسیلێکی زۆری هەیە عەقدەکە بەڵام لە کۆتاییدا لەبەر هەندێک بڕیاری مەزاجی لەبەر تەدەخولی هەندێک بەرژەوەندی وڵاتانی دراوسێ ئەم ئیشکالێتە گەورەیە دروست بووە و ئەوەی کە زۆر گرنگە و لێرەوە ڕای بگەێنین ئەوەیە کە ئەو شەریکەتانەی کە لەگەڵ داناغازن با بڵین تەشکیلەی داناغازن ئەوانە هەر دوای ئەوەی کە گرێبەستەکان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە ئەنجامدا بە ماوەی زۆر کەم پشکەکانیان فرۆشتەوە و مایی خۆیان وەرگرتەوە بۆیە ئێستا هەرچیان دەسەکەوێ لەسەر قازانج دەستیانەکەوێ لەبەر ئەوە ئێستا بۆ بەهێنانێکی بچووک ئەکەن لە بواری گازی سروشتیە پاڵیان لێیاوەتەوە و پارەیان لەڕێی ئەو جۆرە قەراراتەوەنەوە کە پەیوەندی بە محکەمەوە هەیە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلامەوە ڕوون کرێتەوە کاتێک کە ئەوترێ محکەمەی لەندەن بڕیاریدا و معنایەوە نییە پارەکە سەرفەکرێ یا ئەبێ پارەکە وەربگیرێ یەکسەر پرۆسەکە بریتە لەوەی کە لایەنی سکاڵاکار تاوان حکومەتی هەرێمی کوردستانی سکاڵای هەیە لەسەر داناغاز ئەڵێ تەخیر بۆ لە پرۆژەکان ئەڵێ چەندی سکاڵی لەسەر تۆمار کردووە داناغازیش سکاڵای هەیە بەرامبەر بە حکومەتی هەرێمی کوردستان کە ئەڵێ تەقدیری ئەوە بەرهێنانەی کە ئەبوایە بم کردایە و قازانجم لێ بکردایە تەقدیریان کردو بە 26 ملیار دلار ئەوە داوایە کاوەش کەیسێکی ترە بەڵام پرۆسەکە بەو شێوەیە کاتێکە محکەمەی لەندەن دوایش حەزەکەم ئەو مۆزوعە بوروژێنی کە بۆ لەندەن یعنی بۆ محکەمەی لەندەن و بۆ لەندەن کاتێککە محکەمەی لەندەن تحقیق ئەکات و دواتر محاکەمی مۆزوعەکە کات و بڕیاری لەسەردا معنایەوە نییە یەکسەر ئەبێ پارەکەی بدرێتێ ئەبێت تەمیز بکرێ یا تەمیز ئەکریا بوار هەیە بۆ تەمیزکردن ئەو تەمیزکردنە کە تەواو بوو کە ئەوش ماوەیەکی تر ئەخایەنێ ئەو کاتە ئینجا ئەو لایەنە کە بڵێن حکومەتی هەرێمە ئیلزام ئەکرێ بەوەی کە ئەو پارەیە بدات لە ماوەی 28 ڕۆژا و ئەوانە کە بڵێن حکمی محکەمەکەی تایە بۆ لەندەن ئەگەر دقت بین کۆنفرانسی نەوت و گازی هەرێمی کوردستان لە لەندەن ئەکرێ بۆ تحکیمی عقودی نەوت و گازی هەرێمی کوردستان نەک هەرهی داناغاز هی کۆمپانیاکانی تریش لە لەندەن ئەکرێ بۆ ڕۆزنەفت کە کۆمپانیایەکی بەناو رووسیە بەڵام زۆرێک لە پشکەکانی هی ئینگلترا هی بەریتانیا ئینگلیزیە بۆ خوبەرای ئیشکردوو لە ناو وەزارەتی سامانە سروشتیەکان کە سنتەری بڕیاردانی زۆر حساسیان گرتووە جنسیان بەریتانیە بۆ ئەم پرسیارانە ئەمان باتەوە بەرەو ئەوەی کە مەوزوعی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە تەنها ئەوە نییە کە حکوومەتێکە و تەنها ئەوە نییە کە وەزارەتێکە و ئیش ئەبا بەڕێوە نەخێر مەوزوعێکی گەورەیە و ئەو مەوزوعە گەورانە لە ژێرەوە ئیشی زۆر عەجایبی تیاکرێ و لە ڕووکەشیشە ئەم کەیسانە پرسیارە جدیەکە لێرە ئەوەیە چۆن ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان ڕازی بێ بەم دۆڕاندنە بەم چەند دۆڕاندنە ئەم کەیسانە ئەم پارانە دواتر حکومەتی هەرێمی کوردستان تەڵعا نەبێت لە قوتی خەڵکی هەرێمی کوردستان بیداتەوە ئەم بێدەنگیەی حکومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بەم دۆڕاندنانە کاکە ئەگەر باش نییە دەریکە لە وڵاتەکە و عەقدەکە هەڵوەشێنەرەوە لەگەڵ کۆمپانیای داناغاز لە ڕووی یاساییەوە لە بەرەوەی لە بڕگەکانی عەقدەکەیە سیادە بەدەست محکەمەی لەندەنە یعنی محکەمەی لەندەن هەج بڕیارێکیدا حکومەتی هەرێمی کوردستان مولزەمە بەجێبەجێکردنی لەبەرەوە عەقدەکە چونکە عەقدی شەراکەتە جۆرێک لە لەدەستدانی سیادەی تایە بۆ هەرێمی کوردستان نەک هەر لە مەیدانە غازە لە عقودەکانی تری نەوتیش کە 25 ساڵیە لەوێش کە لە 153 خاکی هەرێمی کوردستان بەم بلۆکە نەوتیانە لە ڕێوە عەقدانەوە بە شەراکەت فرۆشراوە بەم کۆمپانیا نەوتیانە ئەوەش بە هەمان شێوە لەبەرەوە خەتەرەکە لە لەدەستدانی سیادەیە بۆ چونکە محکەمەی دەولی محکەمەی لەندەن تەمان محکەمەی لەندەن ینی لە پێشکەوتوتری محاکمەکانی دنیاش نییە کە ئاڵی محکەمەی لەندەن محکەمەیەکە و ناوی محکەمەی لەندەنە بەڵام ئەخرێتە ناو ئەم عقودانەوە
بۆ ئەوەی کە بڕیار لە لای ئەو بێ دەرەنجام ئێستا حکوومەتی هەرێم ناتوانێت داناغاز دەرکات چونکە شەرتی جەزایی قورس و گەورەی لەسەر دروستە بێ لەو لاشەوە لەبەر هەندێک بڕیاری مەزاجی ڕێنادا بەوەی کە داناغازیش کار بکە لەبەرەوە نەپێی دەرئەکرێ نە ڕێی پێئەدا کار بکە و ئەم نەزیفە ئاوا بەردەوام بێژی پرسیارە ئەمە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان ئاوا لەسەر ئەم دۆخەڕازی و ئەم دۆڕاندن بەردەوامە ئەمان با بەرەو گومانی عجایب کە لە سێکتەری اینجا لە هەمووشی خەتەر کۆمەڵێ بۆ وروژان ینی وەڵامەکەی بەڕاستی بۆ ئێمەش بۆ بینەری ئێمە ینی ئەم هەمووە بۆیانە لەسەر لەندەن دروست کرد ئایا هیچ وەڵامێکە پێ نیە خۆت لەسەر بەڵێ بە دڵنیایەوە وەڵامەکەی ئەوەیە کە ئەمە بیڵێن کە ئیدارە ینی هەرێمی کوردستان لە 105 احتیاطی نەوتی هەموو عالەمی تێدایە و هەرێمێکی دەوڵەمەندە ئەم هەرێمە دەوڵەمەندانە هەر ناوچەکەی ئێمە بە عێراقیش و بە مەنتیقەیە کە ئێمەی تیاین بە سووریا و بە ئەمانە ئەم مەنتیقانەی کە سەراعی تایە بۆ ئەوەیە کە نەتوانن سوود وەربگرن لەو سەرۆت و سامانە و دەرەنجام تەنمیە و گەشەپێدان دروستکەن بۆ خۆیان و دەرەنجام مجتەمەعاتی ڕاقی و پێشکەوتوو دروست ناهێڵن ئەوە ڕوو بدە بۆیە ئەم زل هێزانە بۆیە ئەم دەسەڵاتدارانە و بەتایبەتیش بەریتانیا کە مستعمیری عێراق بۆ لە 100 ساڵی ڕابردووە وجودێکی مێژووی هەیە لە عێراقا ڕەگ و ڕیشەی عێراق لای بەریتانیەکانە لەبەرەوە هەر لەو کاتەوەی کە لە 1970ەوە کاتێک کە تەمیمی نەوتکرا لە عێراق بەریتانیەکان تەمان شەریکاتی نەوتی بەریتانیش دەرکران لە عێراق لە هەفتاوێکە کە تەمیمی نەوتکرا لەو کاتەیە جیمی کارتەر کە سەرۆکی ئەمریکا نەبوو ئەو کاتە بەڵامێکێک بوو لە چالاکە گەورەکانی ئەمریکا کە سەدیارەکانی ئەمریکا لەو کاتەیە بەریتانیەکان ئەگەڕێنەوە بەڵام بە حسن و ڕەزای خۆتان داوایان ئەکەن و ئەگەڕێنەوە لەبەرەوە لە هەرێمی کوردستانە دەوری دەولی کۆمپانیا زەبەلاحەکان ئەو تۆڕەی کە بە نایاسایی سوود وەرئەگرێ لەم گەندەڵی و لەم ناسەروەری یاسا و لەم مەنزومە شڵەژاوە ئەوانە بەڕاستی بوون بەرەی فەساد ئەتێ بڵێ ئەمە مستعمەری نەوتی هەرێمی وتا مستعمەری بەریتانیا ئێستا قوربانجا ئەوە خۆ مسلەمەیە کە عێراق بەریتانیەکان عێراق بەری خۆیان نەزانن ئەمریکاڵێ من زیاتر لە تریلیۆنێ دۆلارم سەرف کردو بۆی سەدام بڕۆخێنم لەبەرەوە بەڵێ دقەتی شتێکی تریش بین بەغدا 132 میلیارد دۆلار قەرزارە لە ئاخر تقریر هەفتەی ڕابردوو کە دەرچۆسە قەرزەکانی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان بە عەرزی تەراکومی و بە حقوقی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و بە حقوقی کۆمپانیاکان و بە حقوقی بارەی بانقەکان کە دەرکراوە لە بە نایاسایی لە بانقەکان و بەو قەرزانەی کە کردوێتی لە تورکیا و لە کۆکۆ حدودی 32 میلیارد دۆلار ئەوێ بە ئستحقاقات باڵێن چونکە هەمووی هەر قەرز نییە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دقت بە ئەم پارانە هیچیە بۆ دەرەکەوێ کێ مستەفیدە لەم وەزعی کە لەسەر عێراق و هەرێمی کوردستان دروست بووە بە دەرەجەی یەک ئەم قەرزانە قروزین بۆ بەریتانیا بۆ ئەمریکا بۆ رووسیا ئەمانە سێ وڵاتی گەورن کە زۆرینی ڕێژەی ئەم پارانەی کە باسم کە 132 میلیارد دلار بۆ عێراق و 32 میلیارد دلار بۆ هەرێمی کوردستان ئەم پارە طبعا تورکیاش لە تێشی بەرەکەیە لەبەر ئەوە من ئەمێ ڕسمە گشتیەکە لێرەیە عرض بکەم بۆیە کاتێک کەینە سەر مەوزوعی ئەوەی کە داناغاز بە یا هەر کۆمپانیایەکی تر بێ حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک دەسەڵاتی نییە بەرامبەر بۆ کۆمپانیایانە و ناتوانێت یەک عقد لەو عقدانە هەڵوەشێنێتەوە ئاشتی هەورامی ڕۆڵی چییە؟ ئاشتی هەورامی خۆی منەزری ئەم تۆڕەیە خۆی منەزری و ئەندازیاری ئەم مەوزوعەیە خۆی شەریکەی ئیستیشاری هەیە لە لەندەن کە پێشەوەی ببێ بە وەزیری سامانە سروشتیەکان ئەو شەریکە ئیستیشاریی لە لەندەن کاری ئەکردووە هاتبوو بۆی کە لە عێراق و لە هەرێمی کوردستان عقود و سەفقاتی نەوتی دەست بکەوێت پێشەوەی کە ببێ بە وەزیری سامانە سروشتیەکان و دوایش کە بوو بە وەزیری سامانە سروشتیەکان ئەو شەریکەی کۆنسڵتەنسی و ڕاوێژکاری ئاشتی هەورامی لە لەندەن فعالترین مؤسسەیە کە کاری پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و لەندەن ڕێگەخا بۆ چالاکیەکان بۆ کۆنفرانسەکان بۆ عقودەکان بۆ تەنسیقاتەکان کە پێویست بێ و بەعزێک پەرلەمانتاری بەریتانیش لەسەر خەتن بۆ ئەم مۆزوعەکە محتەمن بەعزێکیان ڕەچەڵەشی کوردیشی هەیە کە لەوێەوە کار ئەکا و تەنسیق لەگەڵ ئەمانە ئەکا ئەوانە کەوابێ ئەم مۆزوعە تەنها ئەوە نییە کە بڵێن وەڵام یعنی کەیسێکە و محکەمەیە و ئەدۆڕێ و تەواو نەخێر مەساالەحە بەرژەوەندیە
تۆڕێکی منەظەمە پێکەوە کار ئەکەن مەساڵحی گەورەیان هەیە ملیۆنەها دۆلار چۆن وەرەگرن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی قسە لەسەر ئەمە ناکەن لە کاتێک ئاشێورامی ئەم بۆ نمونە پلانانەی هەیە لە وەزارەتی سامانە سروشتی هەر وەکو چۆن کاتێک کە شەریکەیەکی نەوتی دێت مفاوزات ئەکا لەگەڵ حکوومەتێکە تەکنۆلۆژیا و قەمەرسناعی و عودە و علمی پێشکەوتوی خۆی بەکار ئەهێنێ بەرامبەر بە حکوومەتێک کە زەعیفە کە لاوازە کە تەکنۆلۆژیای نییە کە نازانێ ئەسراری سەروەتەکەی لەکوێیە و چەنە و سەتەلایت ئیمیج و ڕسمی قەمەرسناعی و تەحلیلی جیۆلۆژیا و ئەرز و سەرۆ سامانەکەی خۆی نازانێ ئەم دوانە کاتێکە بەرامبەر بە یەکتری مفاوەزاتەکەن دەرەنجام طبعا ئەو گۆڵی گەورەیەکە ئەو دەستی خۆی ئەوە شوێنێ ئەو شوێنە دەوڵەمەندەکان ئەگرێ ئەو قەرارات فەرز ئەکا لەبەرەوە بە هەمان ئەم چیرۆکە بە هەمان شێوەش ئێستا یعنی حکوومەتێکی لاواز بەڕۆڕووی سوپایەک بۆتەوە لە تەکنۆلۆژیا لە خەڵکی شارەزا لە تقنیاتی پێشکەوتو لە سەرمایەی گەورە بۆیە تۆکمانی زۆرتریشن ینی قسە لەسەرەوە کرێ ینی حکوومەت یاریمی کوردستان بەشێک لە بەرپرسەکانی بوون ینی بە ئەن قەست بە پلانی وڵاتێکی ینی هەرێمی ینی ئەیانەوێ ئەم پرسا ینی ڕێگری لە غازکەن چکە ئەو وڵاتە بوو نمونە ینی مستەفیدە لە غازی هەرێمی کوردستان ئەوێ دەست بەسەر غازی هەرێمی کوردستان نابگرێ با یەک نمونە عەرزی جەنابەت بکەم ئەم مۆزوعی سەروەت و سامانی سەرزەویە چەند خێزانێک لەسەر ئاستی جیهان کۆنتڕۆڵیان کردو و بەرهێنانی تیاکەن بۆ شەریکاتی نەوت و شەریکاتی سیلاح و شەریکاتی ئیعمار و بنیادنانەوە و شەریکاتی تەکنۆلۆژی و شەریکاتی ئایتی ئەوانیان هەیە و دەرەنجام ئەوان خێزانە سەرمایەدارە گەورەکانی عالمن کە تەنانەت فاتیکان و شوێنی تریش بە خێو ئەکەن و بودجەی ئومەی متحیدە و بودجەی بەعزێک وڵات حتا یارمەتی ئەمریکا ئەدەن یارمەتی زۆر لە وڵاتەکانیش ئەدەن ئەوەنە دەوڵەمەندن ئەمانە یعنی ڤەنزوێلا لە مانگی ڕابردووە لە تووشی مزاهرات و قەیرانی گەورە بوو ڤەنزوێلا یەکەم وڵاتی مصدری نەوتە لە عالەمە لەو کاتەوەی کە ڤەنزوێلا ئەورتیباکی بۆ دروست بووە تەماشاکەی نرخی نەوت یاریەکە بەرز دەبێتەوە ئەمەیە مۆزوعەکە تۆڕێکی جیهانیە کار ئەکا بۆ بەرژەوەندیەکان لەبەرەوە دێن بەو قووەتە گەورەیەوە کاتێک کە دێن بەرامبەر بە کەسانێک کە ناحاڵین کە نازانن کە ئەزانن دواتر کە تێوەگلاون یا بەنیەتێک لە نیەتەکان بۆمانەوەی حزبی بێ بۆ عقدە شخصیەکان بێ بۆ حەزە شخصیەکان بێ بۆ بەرژەوەندی تایبەت بێ بۆ بەرژەوەندی حزبی بێ بۆ هەر شێوازێکی نایاسایی دائەنەی لە شێوازەکان ئەمە بەکارهێنن دەرەنجام هێز بۆ خۆیان کۆکەنەوە ئەمان لۆکاڵیەکان هێز بۆ خۆیان کۆکەنەوە استیخبارات کۆکەنەوە سەرمایە کۆکەنەوە ئیعلامی بەهێز دروستەکەن ئەوە ئەکەن وا ئەزانن استحکاماتی سوڵتە بۆ خۆیان بەهێزەکەن بەڵام لە حەقیقەت ئەوانیە چونکە دەرەنجام بەڕۆڕووی هێزی گەل ئەبنەوە کە ئەگەر بێت و بە خێراییش نەبێ بەڵام لە دوورمان کاریگەری باشە ئەمە هانی کۆمپانیەکانی تر ناکا بۆ نمونە ئمە خۆت زانی کۆمەڵ عەقدی زۆرترمانێ لە هەرێمی کوردستانە ینی ئەمە هانی کۆمپانیەکانی تر نادات پەنابەرنەبەر دادگا بۆ داواکردنی مافەکانی خۆیان بەڵێ کۆمپانیەکان ئەگەر بکەونە ڕێگەی دادگا بێگومان ینی هەرێمی کوردستان کە لە پاچەکەن لەو ڕۆ چونکە ینی حقوقیان پشکەکانیان ئەوانە بەعزێکیان دواکەوت بوو و ئێستاش لە هەزار هەرماوە دوا بکەوێت لێرەیە خاڵێکی زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە مەسلەی شەراکەت لەگەڵ کۆمپانیای ئەنتەرناشناڵ حاڵەتێکی طبیعیە ئێمە دواکەوتوین ئەوان پێشکەوتون فەرمون پێکەوە باکار بکەین و بەرهێنان بکەین و دەرەنجام هەردوو لە سوودمەند بین ئەو منطقێکی سەلیمە ئەگەر بە شەفافیەت و لێپرسینەوە بکرێت ئەگەر بە پاچی بکرێت بەڵام کاتێک کە شەفافیەت نابێ و لێپرسینەوە نابێ و سزای یاسایی و عقوبات و مکافحەی فەساد مەنزومەکەی کار ناکە لەویا عقودی شەراکەت لەگەڵ کۆمپانیای نەوتیە ئەبێتە عقودی فەساد ئەبێتە عقودی فەساد و دەرەنجام لەسەر یعنی بە گومانی گەورەوە بە کەیسی گەورەوە بە کەیسی قەڵەوقەڵەوەوە گەندەڵی گەورە دروستە بێ و دەرەنجام کارەساتەکان ڕوو ئەدا بۆ چونکە دواتر سەرچاوەکانی ئێنەرژی و تاقە کاتێک کە ئەگیرێن تەسلیم ناکرێنەوە بە ئاسانی یعنی ئێستا ئەوانەی کە بیرنەوتەکانیان گرتووە چ لە زۆنی سەوز بێ لە زۆنی زەرد بێ ئەوانەی کە کێڵگەی گازی سروشتیان گرتووە بە عقودی شەراکە بێت لەگەڵ کۆمپانیا دەرەکیەکان یان لەژێر سەیطرەی حکومەتی هەرێمی کوردستان نابێ
ئەم هێزانەی کە گرتویانە ئەم سەیطرەکردنە ئەمە بە ئاسانی تەسلیم ناکرێتەوە. حربەکە ململانەکە تەنانەت باسی کاراکردنەوەی پەرلەمان و موسساتی ڕقابی و بۆ پەکخستنی پەرلەمانۆمانە بەشێکی زۆری ئەمەیە حەقایەتەکەی کە 4 ساڵ پەرلەمانێکی فعال پەک بخرێ بۆی ڕقابە و کۆنتترۆل و سزادان و ئەوانە لاواز بکرێ و پەک بخرێ ئەم پرۆژەیە بەردەوام بێ کە بریتە لە حربی تاقە و گرتنی سەرچاوەکانی وزە و کۆنتترۆلکردنی وەدادۆشینی لە پێناوی بەرژەوەندی تایبەتە و بەرژەوەندی نایاساییە بۆڵێم نایاسایی لەبەری شەفاف نییە و وردبینی و تدقیقی بۆ ناکرێ بۆیە هەموو گومانێک هەڵەگرێ. ئەسڵی مۆزوعەکە پەیوەندی بە چۆن لە حرب النجوم نایە حربی تاقە حربی وزە حربی ئینەرژی ململانی ئینەرژی تەوزیعی جوغرافی سێرکەی لە 90 سەرچاوەکانی گازی سروشتی لە زۆنی سەوزایە چەمچەماڵ و کۆرمۆر زیاتر و کەمەکێکی لە شوێنەکانی ترە. لە ڕووی نەوتەوە دقت بێت لە 160 کێڵگەکانی نەوت لە هەرێمی کوردستانە لە دەڤەری هەولێر و بادینانایە. یعنی تەوزیعاتەکەش سبحان الله تەوزیعاتێکی یعنی عجایبە بۆیە کاتێک کە گازی سروشتی پەک ئەخرێ ئێستا تۆ داناغاز دەرکە فڕەیە و مێڵە بێتەوە بە وڵاتەیە بەڵام کەرتی گازی سروشتی بۆ پەک خستووە گازی سروشتی هیچی کەمتر نییە لە نەوت ئەگەر زیاتر نەبێت سەباقی زۆر لەبەرەوە پەک خستنی لە گازی سروشتی لە زۆنی سەوزە خۆی لە خۆیان علاماتن بۆ ئەو منافەسە وزەیەی کە هەیە لە هەرێمی کوردستان کە بە بڕوای من ئەبێ سیاسەکان لێرەوە بۆی بچن بۆ تەحلیلاتی سیاسی نەک ئەوەی کە بڵێ ئەرێ پەرلەمان بۆ کارا ناکرێتەوە ئەرێ خەتای سەرۆکی پەرلەمانە یا سکرتێرەکەی یا جێگرەکەی وەکوی کە مشکلەکە لە ئەسڵا خۆی پەرلەمان بێ لە کاتێکا خۆی مشکلەکە ئەمەیە پرسیارێکی زۆرمانەیە بۆی دڵیام تۆش جەنابش وەڵامی زۆر باشە پێە. یەکێک لەو شانەی کە لە ماوەی ڕابردووە زۆر باسی لەیەکرا دڵنیان بە دوواداچوونە بۆ کردو مەسەری گرتنی پارەی نەوتە ینی لە تورکیا ئەمە ینی تا چەند ڕاست بوو ینی پارەی نەوت لە هەرێمی کوردستان لە هاڵک بانک ینی دەستی بەسەرا گیرا بوو. خۆی مەسلەی ئەوەی کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئەچێتە چۆوە دیارەکە ئەو مەلەفێکی داخراوە یعنی نەڕێ ئەدرێ بە پەرلەمان و نەڕێ ئەدرێ بە غێری پەرلەمان کە بزانانی حساباتی نەوتی و داهاتی نەوتی هەرێمی کوردستان لەکوایە بەڵام پرۆسەکە خۆی بەو شێوەیە کاتێککە ئەچێت ئەگە بیرمان بێ مەلەفی DNO هەبوو کە داهاتی نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان لە ڕێی شەریکەی DNOوە کاتێککە مؤسسەیەکی ڕقابی نەرویجی کەشفی کرد کە ئەم پارەیە کە مەفروزە بچێ بۆ KRG کە حکوومەتی هەرێمی کوردستانە چۆ بۆ حسابێکی شخصی لێوە گرتیان ئەو مؤسسە ڕقابیە نەرویجیە کە DNO خۆی شەریکێکی نەرویجیە لێوە کەشفی ئەوەی کرد کە چۆن ئەبێ DNO عقدی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کردو پارەکەی ئەچێ بۆ حسابێکی شخصی بوو بە قەزێکی گەورە 2 ساڵ 3 ساڵ لەمەوە پێش. ئەم پارەیە کاتێک ئەچێتە حساباتی بانقیەوە دواتر لەو حسابە بانقیانەوە دێت بۆ بانقی کوردستان لە هەرێمی کوردستانە لە هەولێر طبعاً و لێەوە مامەڵەکانی پێکرێ و ئیتر سەرفەکرێ بۆ مۆچە ینی بەپێی ئەو ئەوامرانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرەچێت. بەڵام پرۆسەکە خۆی بەو شێوەیە کە ئەکرێ تەسیس بکرێ یعنی ئەکرێ بۆ نمونە بە عەزاری فەنی چۆن ئاو گیرایەوە لە هەرێمی کوردستان وترا خەتای سەدەکەیە و خەتای بۆڕی نازانم کوێ و ئەمانە بەڵام تەنبیهێک بوو کە ها ئەتوانم ئاوە لێ بگرمەوە ینی ئەمەی هەڵبانکیش پەیامێکە کە ها ئەتوانم ڕسق و داهاتی نەوتیشت بگرمەوە کاتێ بمەوێ و بەندەری جیهان لە بەردەستمایە 18 خەزانی نەوتی تایە نۆی هی طبعا هەر هەژدەی پێشتر لە زمانی بەحسە هەر هەژدەی حکوومەتی عراقی بوو بەڵام دواتر نۆی بوو بەهی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تانکە خەزانە گەورانە لە بەندەری جیهانە و لەوێ لەژێر سەرتەرەی حکوومەتی تورکیا زۆر بە ئاسانی ئەتوانێت تەحەکومی پێوە بکات. ڕاستە ئیتیفاقی 50 ساڵەش هەیە کە من لێرەوە ئەمەوێت باسی ڕێفراندۆم بێنمە ناو ئەم مۆزوعەوە کە کاتێک کە ئەوەتی ڕێفراندۆم بەرەو سەربەخۆیی کە من لەگەڵ ئەویان کە ڕێفراندۆم بکرێ بەڵام کەی و چۆن قسەم لەسەری هەیە کاتێک ئەوترێ بۆ سەربەخۆییە بەپێی عقودەکانی نەوت بێ بەپێی 50 ساڵی ڕێکەوتنامی 50 ساڵی بێت لەگەڵ تورکیا بەپێی شەراکەی لە 1950 خاکی هەرێمی کوردستان بێ سەربەخۆیی نەماوە لە ڕێی ئابووریەوە بۆ بە سەر بە ئێمە و ئەوان سەر بە ئێمە و شەریکاتەکانی نەوت
لەبەرەوە سربەخۆیی ئەبێ ڕاست بکرێتەوە سربەخۆی کاتێک ئەوترێ سربەخۆیی کە تۆ جەیش و سوپا و قەرار و سیادەی مطلق هەبێ بەسەر خاک و بەسەر حکومەت و بەسەر ئینی خۆتە بەڵام کاتێک کە تۆ ئەوەت نەبوو تا 25 ساڵی داهاتوو عقودت کردووە کە وەک گوتم باسەکە سەرەوە نییە شەراکەت عقودی شەراکەت ئەگەر بە نەزاهەت و بە شەفافیت و لێبەرزینە دەکرێت باشە بەڵام باسەکە لەوەیە قەرار بەدەست کێ ئێستا بەدەست محکەمەی لەندەنە لەو لە 153 خاکی هەرێمی کوردستان کە بلۆکی نەوتین و بە شەراکەت عقودیان لەسەر کراوە فەرمانەکانی بەدەست محکەمەی لەندەنە نەبەدەست حکومەتی هەرێمی کوردستانە هەر کاتەبیە کاتی فشار دروستەکە هەر کاتێک بێ هەر خلافێک دروست بێ محکەمەی لەندەن ئەبێ حەسبی بکە و فەرمانی محکەمەی لەندەنیش ئەبێ ساری بێ بەسەر حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی هەیلولیشا بەدڵنیان دادگایەکتری نێوان داناغاز و ئەمە تۆ ینی سلسلەیەکە لە سکاڵا حکومەتی هەرێمیش کردوێتی بەڵام تا ئێستا نەمان بیست حکومەتی هەرێمی کوردستان لە یەک سکاڵایە بەرامبەر بە داناغاز محکەمەی لەندەن قەرارێکی بۆ بات کاکتۆر دوو کۆمپانیای وردبینی هاتن لە مانگی 11 شەوە هیچ راپۆرتێک دەرنەچووە ئەگەر زانیاریتان هەبێ ئەمە بۆ دیارە ئێمە لە مانگی 5 2015 یاسایەکی زۆر گرنگ و مێژوویی بۆ عیلاجی دەردەکانی سێکتەری نەوت و گازمان تەواو کرد و ئیقرارمان کرد لە پەرلەمانە کە یاسای سندوقی کوردستان و بۆ داهاتە نەوت و گازیەکان و ئەو کاتەش سەرۆکی هەرێم واژوژی لەسەر کرد بەڵام ئێستا بە عەمدی تەنفیز ناکرێ ئەو یاسایە بۆچی تەنفیز ناکرێ ئەڵێ لەبەرەوەی حزبەکان داوای پشتی خۆیان ئەکەن لەو مؤسسەی کە ئەبێ تەدقیق و وردبینی و کۆنتڕۆڵی داهات و خەرجی نەوت و گازی هەرێمی کوردستان کە لە ڕاستیە ئەو عوزرە وانییە ئەو چونکە لە یاساکەی هاتووە ئەبێ مؤسسەیەکی سەربەخۆ بێ ئەبێ مؤسسەیەکی پرۆفێشناڵ بێ چونکە تەعامل لەگەڵ ئیداری سێکتەری نەوت و گازاکە نابێ مؤسسەیەکی حزبی بێ لەبەرەوە کە ئەمە پەک خراوە طبعا لەویە لە بڕگەیەکە لە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوت و گازیەکان تەسبیتمان کردو بە واضحی کە ئەبێ مبادرەی شەفافیەتی نێوەدەوڵەتی EITI پەیڕەو بکرێ بۆ تەدقیق و وردبینی و دڵنیاکردنەوە لە زانیاریەکانی ئەم سێکتەرە هەستیارە و ئەبێ کۆمپانیای تەدقیقی مستەقل و پرۆفێشناڵ بێت ئەو وردبینیە بکات و دڵنیایی دروستکە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان چوو عەقدی لەگەڵ کۆمپانیای دیلۆیدا کرد و دیلۆیت عەقدی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆیە راپۆرتەکان بۆ ئەو بنێرێت بەڵام دواتر کە ینی قسەمان لەسەر کرد و دەرکەوت کە دیلۆیت هەندێک سەوابقی هەیە و ئەمانە هاتن حکوومەتی هەرێمی کوردستان عەقدی لەگەڵ کۆمپانیای ئایوای کرد بۆ تەدقیقی کارەکانی کۆمپانیای دیلۆیت کە کۆمپانیای دیلۆیتش تەدقیقی کارەکانی وەزارەتی سامانە سروشتەکان و پاڵاوگەکان و ئەوانە چەلگەکان ئەکا لە مانگی 2016ەوە عەقدەکە کراوە لەگەڵ ئەم دوو کۆمپانیایە ئەبوایە مانگی 11 2016 و عینەیەک راپۆرتیان تەواو کردایە و ڕایان بگایەنایە یا بەلای کەمەوە بیانایە بە حکوومەتی هەرێمی کوردستان کەچی لە مانگی 1 2017ەوە ئەو بۆرە راپۆرتانی وەزارەتی سامانە سروشتەکانیش کە دەرەچوو لەبەرەوەی تەدقیق ناکرد بۆیە پێڵێ بۆرە لەبەرەوەی تەدقیق نەکرا لەبەرەوەی کە وردبینی بۆ نەکرا و دڵنیایی بۆ ڕێنە ئەدرا بە تەدقیق وردبینی لە مانگی 2017 ئەویشیان وەستان لەبەرەوە تەراجوعێکی ترسناک لە شەفافیەتی نەوت و گاز ڕوویداوە کە بەڕاستی نەئەبوایەوە بێ و ئەوەنەی ترمەتمانەی خەڵک بە کەرتی بە ئیدارەکردنی کەرتی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە لاوەسترا پێم خۆشە یەک دوو پرسیاری کۆتایی لێ بکەم مەگەر بە کورتی وەڵام بیت و سپاس دەکەم هەرێمی کوردستان ئێستا ینی پاڵپشتی و سوتەمەنی لاداوە کە ساڵانە 3 میلیارد دلار بوو پاڵپشتی بۆ نوێنەسە یەکێک لەو شتانەی کە ینی زۆر تەسیراتی لەسەر ژیانی هەوڵاتیان کردو مەسەلەی پارەی مۆلیدەیە ینی لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پارە نادا بە ینی سوتەمەنی نادا بە مۆلیدەکان و کارەبایەکی زۆرە دەن بە هاوڵاتیان ئەم مانگە پارێکی زۆر هاتووەتەوە بۆ هاوڵاتیان تۆ ئەمە چۆن نەبینی ینی هەڵسەنگاندن بۆچی ئەمە سیاسەتێکی دروستە لە ئەسڵا سیاسەتێکی دروست نییە بە بڕای من و ئەوە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا ئەگەر سوتەمەنیان بۆ دابین بکرێ ئەتوانن طبعا هەموو هەرێمی کوردستان 4000 مێگابایتی لە حدود 4000 مێگاواتی پێویستە لە کارەبا ئەگەر وێزگەکانی هەرێمی کوردستان هەمووی سوتەمەنی بۆ دابین بکرێ و گازی سروشتی بۆ دابین کرێ و گازۆیل ئەوە ئەتوانن سەر و 5000 مێگاوات دابین بکەن واتە زیاتر لە پێداویستی ئێستەی هەرێمی کوردستان بەڵام ئێستا ئەوە ناکرێ لەبەر کولفەکەی
ئەڵێن کولفەکەی بەڵام وا بۆ مووسڵی ئەکەن کارەبا ئەدەن بە مووسڵ سوتەمەنەکەی لە ڕێی حکوومەتی عێراقیەوە دابواتە ئەیفرۆشنەوە واتە کارەبا ئەفرۆشنەوە بە دەرەوەی هەرێمی کوردستان بۆی بە داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام دابینکردنی کارەبای ڕئیسی بۆ هاونیشتیمانیان لەم ئاستەنەزمەیە بێ بۆیە مۆلیدەکان لێرەیە یەنە پێشەوە و داوای سعری بەرزەکەن دەرەنجام هاوڵاتی لێ بەخۆ کاکتۆر پرسیاری کۆتایی ئەگەر زانیاریتان هەبێ ینی ئەو پارێکی ئێستا هەرێمی کوردستان دەریگە لە داهاتی نەوت تا چەند بەشی موچی فەرمانبەرانەکە ئایا بڕیار حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی معلومات هەبێ دەستکاری موچی فەرمانبەران بکە بەم زوانە ئەو ڕقەمانە بڵین کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕایگەیاندووە و وەزیری سامانە سروشتیەکان خۆی ڕایگەیاندووە کە لە دوایین کۆنگرەی لەندەن کۆنفرانسی نەوتوگازی هەرێم لە لەندەن ڕایگەیاند کە داهاتی مانگانەی حکوومەتی هەرێمی کوردستان ملیارە دۆلاری تێپەڕانەوە موچەی پاشەکەوتی فەرمانبەران 450 میلیۆن دۆلارە تقریبن مانگانە ئێستا و لە حاڵەتێکە کە پاشەکەوت لابەری یەتەوە سەر 650 میلیۆن دۆلار کە پێشتر ئەوەندە بوو هێشتا ئەگەر تەواوی موچەی فەرمانبەرانیش بێ هێشتا 250 میلیۆن دۆلاری زیاترە تا ملیارێک دۆلار کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕایگەیاندووە کە داهاتی لەوەنە زیاترە لە ملیارێ دۆلار زیاترە مانگانە کەوابێ نەک هەر مەسەلەی پاشەکەوت ئەبێ دوانەکەوێت بەڵکو ئەبێ ئەتوانێت موچەی تەواویش با حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی 2007 ئەمە ئەرقامەکان ئەرقامی حکوومەت خۆیەتی هی ئێمە نیە تاوەکو بڵێ مزایداتی پێوەکەین و دۆخەکەش تەحملی مزایدات ناکەنەوە زیاتر. من سوپاسی زۆر بەڕێستانەکەم بەڕێز دکتۆر شێرکەوت جەودەت مستەفا سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان تا لە بەرنامەی ژێرخانە بە وەڵامەکانت سەرکەوتوو بن. سوپاس بۆ. بەڵێوەڕەتان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەی نرخی دۆلار ئەم هەفتەیە لە دەوروبەری 126,000 دینار بەرامبەر 100 دۆلاری ئەمریکی وەستا و گۆڕانکاریی گەورەی تۆمار نەکرد. ڕۆژی شەممە لەکردنەوەدا نرخی 100 دۆلاری ئەمریکی 125,850 دینار بووە و لە ڕۆژی یەکشەمەدا بۆتە 126,000 نرخی بانکی ناوەندی لە ڕۆژی یەکشەمە 1990 دینار بوو بەرامبەر 1 دۆلاری ئەمریکی خستنە ڕووی دۆلار 164 میلیۆن و 594 هزار بووە. ڕۆژی دووشەمە لەکردنەوەدا 126,100 دینار بووە و نرخی بانکی ناوەندی 1990 دینار بۆ خستنە ڕووی دۆلار 160 میلیۆن و 389,361 دۆلار بووە. ئەچینە سەر ڕۆژی سێ شەممە. بەڵێ لە ڕۆژی سێ شەمەدا لەکردنەوەدا دۆلار 126,250 بووە نرخی بانکی ناوەندی بە جێگری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار بۆتە 160 میلیۆن و 723,258 دۆلار و ڕۆژی چوارشەمە نرخی 100 دۆلاری ئەمریکی 126,000 دینار بووە نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە خستنە ڕووی دۆلار 160 میلیۆن و 550,848 دۆلار بووە. ئەچینە کۆتا ڕۆژی هەفتە و کۆتایی داخستنی بازار لە پێنجشەمەدا نرخی بە 100 دۆلاری ئەمریکی 126,000 ماوەتەوە نرخی بانکی ناوەندیش بە جێگری ماوەتەوە خستنە ڕووی دۆلاریش 167 میلیۆن و 829,204 دۆلاری ئەمریکی بووە. ئەمە دەرخستەی هەفتەی نرخی دۆلار بوو. ئێمە لەبەرەوەی دۆسەی دانەغاز زۆر گرنگە پێشبینیەکان بۆ تەوەری ینی پێشبینیەکانمان تایبەت کردووە بە دۆسەی دانەغاز و ئازە کۆمەڵە زانیاری گرنگ لەسەر دۆسەی دانەغاز پێشتیش بەڕێز سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان ئاشکرای کرد لەسەر ئەم دۆسیەیە بۆ ئەم دۆسیە زۆر گرنگە بۆ هاوڵاتیان یاریمی کوردستان بۆیە ئێمە زیاتر لەسەری وەسین و پێشبینیەکان لەو بارەیەوە ئاشکراکەین. کێشەی دانەغاز و هاوبەشەکانی لە یاریمی کوردستان وەبەرهێنانی دانەغاز و هاوبەشەکانی لە یاریمی کوردستان غازی سروشیە بەهای وەبەرهێنانی دانەغاز لە یاریمی کوردستان ملیارێک و 200 میلیۆن دۆلارە لە دوو کێڵگە کارەکە دانەغاز کۆرمۆڕ و چەمچەماڵ پشکەکانی دانەغاز و هاوبەشەکانی بەم شێوەیە ڕیز کراوە. دانەغاز لە 35 کێڵگەکانی کۆرمۆڕ و چەمچەماڵی هەیە ئێرۆیس
ئارۆست شەرق ئەوسەد واتە ئارۆست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەدادەیە، MOV ئەڵمانی لە سەدادەیە، مۆڵی هەنگاری لە سەدادەیە، نەفتیلال لە سەدا 35. دادگای ناوبژیوانی لەندەن کۆمەڵێک بڕیاری دەرکردو هەتا ئێستا بڕیارە لە مانگی ئەیلولی ئەم ساڵیش بە هەمان شێوە بڕیارێکی دیکە دەربکە ناوڕۆکی کێشەی داناغاز قەرەبووکردنەوەی جیاوازی نرخی کۆندێنسەیتە کە ساڵی 2007 بڕیار بووە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر دابینکردنی کۆندێنسەی دواتە شلەیەکە بۆ وێزگەکانی کارەبا و بۆ ئەو شوێنانی کە حکوومەتی هەرێمی کوردستان مەبەسێتی و سوتەمەنی دابینکە کۆندێنسەی دابین بکات. بەڵام داناغاز بە نرخی کوردستان واتە بە نرخی پاڵپشتیکراوی هەرێمی کوردستان، بەڵام لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان نرخی کۆندێنسەیتی جیهانی بداتێ. بەڵام ئێستا داناغاز ناوڕۆکی سکاڵەکانی ئەوەیە کە جیاوازی ئەو نرخەی بۆ نەدراوەتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە بوورە پێ نەدراوەتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە ساڵی 2013 داناغاز یەکەم سکاڵای لە دادگای نێودەوڵەتی ناوبژیوانی لەندەن لەسەر هەرێمی کوردستان تۆمار کرد. یەکەم بڕیاری دادگا کە 100 ملیۆن دۆلاری لێکەوتەوە لە 22/11/2015 بوو، واتە لە یەکەم قۆناغا لە ساڵی 2015 دوو بڕیار دەرکراوە. بڕیار یەکەمیان لە 22/11/2015 بوو، حکوومەتی هەرێمی کوردستان دادگا بڕیاریدا کە حکوومەتی هەرێمی کوردستان بێ 100 ملیۆن دۆلار قەرەبووی داناغاز بکاتەوە. بڕیاری دۆمیان زۆر قورس بوو بۆ هەرێمی کوردستان کە لە 29/11/2015 بوو، واتە چەند ڕۆژێک دوایەوە بڕیاردرا داناغاز لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەرەبوو بکرێتەوە بە ملیارێک و 960 ملیۆن دۆلار کە کاتە نزیکەی 2 ملیار دۆلار کە مەپارێکی زۆرە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ لەم ساڵیشدا سێم بڕیاری دادگا کە دادگای نێودەوڵەتی ناوبژیوانی لەندەن دەری کردووە دۆڕانی 14 ملیار دۆلار بوو کە چەند ڕۆژێک پێستا واتە هەفتەی ڕابردوو داناغاز 14 ملیۆن دۆلاری تری لە حکوومەتی هەرێم بردەوە لە 2/8/2017 و ئەو کات دادگا جێگیری کرد کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە 85 تێچووی دادگا بدات. پێشبینیەکان بۆ کێشەی داناغاز و حکوومەتی هەرێمی کوردستان کورتیەکەینەوە. هەڵێ پێشبینیەکان بۆ کێشەی داناغاز و حکوومەتی هەرێمی کوردستان نێچیڤان بارزانی لە دووهەمین کۆنفرانسی لە دووهەمین کۆنگرەی ڕۆژنامەنووسیدا کە پاش ئەوەی لە رووسیا گەڕایەوە لە دوایەوەی کە ڕێکەوتنەکان لەگەڵ ڕووس نەفت کرد لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیا باسیەوەی کرد کە ئەوان متەفاعلن کێشەکە چارەسەر بکەن لەگەڵ داناغازدا. بەڵام ئەوەی کە دەوترێت لەسەر ئەم پرسە بە تایبەتی سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستانی ژەختی لێکردەوە ئەم کێشەیە زۆر کێشێکی قوڵە بەگەردنی هەرێمی کوردستانە ئاڵاوە و چارەسەرکردنیشی تا ڕادەیەک ئەستەمە، چونکە داناغازەوە بەشەکانی بەپێی یاسا هەرێمی کوردستانیان ملزەم کردووە کە ڕێگاکانی بەردەم هەرێمی کوردستانیان تەنگ کردووە بۆی لەم کێشەیە دەرچێت. بەهای سکاڵەکانی داناغاز 26 ملیار دۆلارە واتە قەرەبوو ڕێگریکردن لە داناغاز بە هاکەی 26 ملیار دۆلار کە تا ئێستا دادگا بەشێکی ئەم پارەی لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ کردووە. بەڵام کۆی بای سکاڵەکانی 26 ملیار دۆلارە داناغاز بەردەوام سکاڵانە جوڵە تا ئەم 26 ملیارە بەشێکی ساغە بێتەوە و بەشێکی دادگا ڕەتیەکاتەوە. هاندانی ئەمە ینی مەترسی هەیە کە بردنەوەکانی داناغاز بێتە هۆی هاندانی کۆمپانیەکانی دیکە بۆ تۆمارکردنی سکاڵا کە ئێستا کۆمەڵی کۆمپانیای ترمانەی لە هەرێمی کوردستانە کار بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکەن. ئەم کۆمپانیاش ئەگەری هەیە سکاڵا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. و خاڵی سێم و کۆتایی کە پێشبینی ئەکرێ سیادەی هەرێمی کوردستان بەهۆی ئەم پرسەوە لە دەست بچێ، واتە کە یەکێکیان مەسەلەی سەربەخۆیی ئابووریەت دەست بۆی سکاڵەکانی داناغازەوە دەست بەسەر داهاتی هەرێمی کوردستانە بگیرێ یان دەست بەسەر داهاتی بەشێکی هەرێمی کوردستانە بگیرێ بەپێی بڕیاری دادگای لەندەن. ئەمەش مەترسێکی ترە بۆ دۆسیەی داناغاز. ئەمە کۆی پێشبینی و زانیاریەکانمون لەسەر دۆسیی داناغاز پێشکەشی ئێوەی بەڕێزمان کردن.
بەڵێ بەڕێزان ئەمە بەرگە و بابەتەکانی ئەمجارەی بەرنامەی ژێرخان بوون تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ و کوردستانمان هەر ئاوەدان بێت.